بێگومان بەڕگەی تەندروستمان بۆ ئێوە ئامادە کردەوە باز لە کێشە و گرفتە باوەکانی دەموتدان لە بە ساڵە چۆندەکەن هەروەها شێوازی پاراستنیان و جۆر بە جۆرەکانی کێشەکان کامانە قۆناغ بە قۆناغی هێنەسەری بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر توانە بەکر پزیشکی نەشتەرگەریدان بەخێر بێی دکتۆر سواز بۆ ئامادەبوون. لە سەرەتا ئەمە بە پرسیارێکی کراوە بێت دیارترین ئەو کێشە و گرفت و کێشە باوانە چیەکە لە دەموتدانی بە ساڵە چۆندا هەیە؟ سەرەتا باز لەوکەین ئەمە تەندروستی دەموتدان لە هەموو تەمەنەکە گرنگە و ئەبێ مرۆڤ ئاگای لە دەموتدان و پووکی بێت ئەویش بە شۆردنی ددان و پاکردنەوە و سەردانی پزیشکیدان بە شێوەیەکی بەردەوام بۆ ئەوەی تۆ چەکەپی دانەکانت بکەیت بزانی ئەگەر هیچ کێشەیەک هەبێت یا گرفتێک هەبێت بە زووترین کات چارەسەری بکەیت. بۆیە ئێمە گەر باز لەو بکەین لە بە ساڵاچوانە و کێشانەی کە هەمانە چین چەند کێشەیەک هەیە کە زۆر باوە لە تەمەنی بە ساڵاچوانە ڕوودەدات ئەویش کێشەکانی پووکە بە تایبەت دابەزینی پووک کە بتوانین بڵین خورانی پووکە کە ئەخورێت دا ئەبەزێت ئاستی لە ئاستی طبیعی و ناچڕڵی خۆی نامێنێت. کاتە هۆکارەکانی دابەزینی پووک چییە؟ بەڵێ خۆی گرنگترین هۆکاری دابەزینی پووک کێشەکانی پووکە هەوکردنی پووک پێوترێت پیرۆدۆنتایتس ئەوەیە کە تۆ پووکی نەخۆشەکە تووشی هەوکردن بێت تووشی ئیلتیهاب ئەبێت ئەویش بەهۆی چەند نەخۆشیەکەوە بەهۆی ئەوەی یا ئەوە تا بڵین نەخۆشەکە دانی ناشوات یا گرنگی بە دەموتدانی نادات یا ئەوە تا نەخۆشی درێژخایانی هەبێت بۆ نەخۆشی شەکری هەبێت نەخۆشی زەختی هەبێت بەهۆی ئەو کێشانەوە یا ئەوە تا کێشەیەکی تر هەیە ئەوژەوە نەخۆشەکە کاتی دانشتن کە دانی ئەشوات لە کاتی بەکارهێنانی فڵچەکە هێزێکی زۆر بەکارهێنێت بەداخۆ ینی ئەمە شتێکی زۆر باوە لە بینی نەخۆشەکانە لە بینی خەڵکە ئەنیوە ئەزان کە تۆ دانی ئەشوات چەندێک هێز بەکار بێنێت ئەوە دانەکەت باشتر پاک ئەبێتەوە بگرەنە چەندێک تۆ هێز بەکاربێنیت ئەوە تۆ هەم ڕووی دانەکانت تووشی زبربوون ئەبێت و ئەکات بەکتریا و کلس و ڕەنگی ڕەش ستەینی ڕەش دروست ئەبێت لە سەردانەکان ئەو بەهۆی ئەوە دروست ئەبێت. کاتە شازی شۆرینی دان لە بە ساڵات چۆندا جیاوازە لە تەمەنەکان لە هەموو تەمەنەکانە بەڵام ئەوان تۆ بەردەوامی کە هێزێکی زۆر بەکاربێنی لەگەڵ گەورەبوونی تەمەنە ئەو پووکە تووشی خوران ئەبێت کە تۆ ئەو فڵچەیە تون بەکارێنی یا ئەوە تاوان فڵچەی زبر بەکارهێنن فڵچەی نرم بەکارنیان ئەبێت نرمترین جۆری فڵچە بەکاربێنی لەگەڵ بە شێوەیەکی زۆر لەسەر خۆ دانەکانت بشۆیت ئەوەی شەکە لە هۆکارەکان کە تووشی دابەزینی پووک ئەبن لەگەڵ نەخۆشی درێژخایەن ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێت نەخۆشەکە ئەو هۆکارانەوە ئاکات کە تووشی دابەزینی پووک بێت. بەڵێ بەشێک لە بە ساڵات چۆن دەزوو بەکارهێنن بۆ پاکردنەوەی دانەکانی نێوان دانەکانی یاخود غەرغەرە ئەمانە بۆ دروستن بۆ بە ساڵات چۆن بەکاری بێنن یاخود دەبێت لەجێ ڕێنمایی پزیشکا بێ. بەڵێ بەکارهێنانی غەرغەرە و بەکارهێنانی پەتی ددان سەرەتا باسی پەتی ددان بکەین پەتی ددان لە هەموو تەمەنێکا گرنگە بەکاربێت پێش ئەوەی دانت بشۆیت لەگەڵ دوای هەموو ژەمە ناخواردنەکان تۆ ئەبێ پەتی ددان بەکاربێنیت پەتی ددان چونکە نێوانی دانەکان بە فڵچە پاک ناکرێتەوە فڵچە تەنها ڕووی پێشەوەی دانەکە و ڕووی پشتی دانەکە پاکەکاتەوە بەڵام پەتی دانەکە نێوانی دانەکان پاکاتەوە زۆر جار ئەبینی نەخۆشەکە کلۆربوونی دانەکەی لە نێوانی دانەکەیە نە لە ڕووی پێشەوەی نە لە ڕووی پشتەوەی نە لە ڕووی سەرەوەیە نێوانی دانەکانی کلۆر بووە ئەوە هۆکارەکی ئەوەیە کە ئەم پەت بەکار نایێنێت ئەو خواردنە لەو نێوانە ئەمێنێتەوە ئەو بە فڵچە لا ناچێت بۆیە پەتیدان لە هەموو تەمەنەکە ئەبێ بەکاربێت زۆریش گرنگە یعنی ئەتوانین بڵین فڵچە 150 کەمتریش دانەکانت بۆ پاکەکاتەوە پەتەکە زۆر گرنگە ینی لە فڵچەکە ئەتوانین هەردووکی گرنگن بەڵام پەتەکە زۆر گرنگترە نێوانی دانەکانت تەنها بە پەت پاکەبێتەوە بە فڵچە پاک ناکرێتەوە. دیاریکراوە بۆ منە ئەو کەسانە ڕۆژانە چەند جار پەت بەکاربێن یاخود هەر لە دوای خواردنی ژەمە خواردنێک ئەتوانن بەکاری ئەتوانی دوای ژەمە خواردنەکان بەکاربێنی ئەتوانی پێش دانیشتنیش بەکاربێنیت. ئەی نیشانەکانی دابەزینی پووک چییە ئەو کەس هەست بە ئازاری خۆی کات یاخود تەنها لە ڕێگەی پزیشکەوە ئەزاندرێ؟ نیشانەکان چی یەکێک لە هەر باو نیشانەکان ئەوەیە دانەکانی تووشی لەغبوون ئەبێت ئێمە ئەگەر باسی بکەین دان چۆن پارێزراو ئەبێت دان لە ئێسکایە باشە ئێسکەکەش ڕووپۆش کراوە بە پووک ئەو پووکە کەدا ئەوەزێت دانەکەش ئیتر لاواز ئەبێت هەندێک جارەبینی نەخۆشێک دێت بۆ منە تەمەنی 70 ساڵە دانەکەی هیچ عیبی نیە نە کلۆرە نە تێکچووە نە کرسی پێوە نە ڕەژوەتەوە هیچ کێشەیەکی نییە بەڵامی تر هیچ سوودی نەماوە ناتوانە نانی پێ بخۆ لەبەری ئەلەقێ بە حاڵ شتێکی پێ بخۆ ئەکەوێت ئەو دانە ئەوە هۆکارەکەی ئەوەیە پووکی دابەزینی پووکەکە تووشی ئەوەیە کات دانەکانی تووشی لەغبوون ببێت وەکو ئازار لە کاتێکا کە تووشی هەوکردن ببێت بەڵێ تووشی ئازار ئەبێت تووشی ئەوە ئەبێت بە حاڵ هەر شتێک بکات یا بیخوات یا دانی بشوات ئەو پووکە تووشی خوێنبەربوون ئەبێت خوێنی لێت ئەویش هۆکارەکەی ئەوەی تووشی هەوکردن
بەڵێ ئەی گۆڕینی ڕەنگی دانەکە لەو کەسەدا نابیندرێ خۆی ستی پێ ناکە کە ڕەنگی دانەکەی گۆڕاوە یاخۆ ڕەنگی گۆڕینی دان پەیوەندی بەمەوە نییە. گۆڕینی ڕەنگی دانەکە ئێمە کە تووشی ئەوە بێت پووکی دابەزێت دان لە بڵین ئەگەر بیکەین بە چەند بەشێکەوە بەشی سەرەوەی هەیە کە پێوترێت کراون بەشی سەرەوەی دانەکەی لە دەمی نەخۆشەکە ئەبینرێت لەگەڵ ڕەگی دانەکە ڕەگی دان ڕەنگی زەرترە وەک لە بەشی سەرەوەی دانەکە کە پووکیدا ئەبەزێت وەکو ڕەنگێکی زەر دەرەکەوێت بەڵام وەکو کلس و ئەوانی تر ئەوە پەیوەندی بەشتی ترەوە پەیوەندی بە خواردنی چاو قاو ئەو شتانەوە. ئەی چارەسەرەکانی دابەزینی پووک چییە؟ چارەسەرەکانی دابەزینی پووک ئێمە سەرەتا پێش ئەوەی بڵین تووشی ئەو بێت ئەتوانێت سەردانی دکتۆری دان بکات بۆ پاکردنەوەی نێوانی پووک و ددانەکان بۆی ئەو پووکە ئەم هەوکردنەکەی نەمێنێت لەگەڵ ئەوەشا تووشی ئەو کێشانە نەبێت لە داهاتوە. چارەسەرەکەشی ئەوەیە ئەگەر گەیشت بۆ مەرحەلەیەک بووکەکە زۆر دابەزی بوو ئەبێ نەخۆشەکە تەحویلی پسپۆڕی دکتۆری نەخۆشەکانی پووک بکرێت ئەویش ئەوەیە پووکی بۆ داهەندرێتەوە پێوترێت گرافتینگ دانانی پووکە لە شوێنێکی تری دەمی نەخۆشەکە لە ڕێگەی نەشتەرگەریان بەڵێ لە ڕێگەی نەشتەرگەریەوە یەکرێت لە شوێنێکی تری دەمی نەخۆشەکە بۆ نمونە لە مەڵاشووی لە هەر شوێنێکوێت پووک وەرە ئەگیرێت لەو شوێنەدا ئەندرێتەوە باشە ئەی دوورنەوە جارێکی تر اینجا لەژێر چاودێری دکتۆرەکە ئەبێت بە چەند سەردانێک تا نەجاحەتێنێت ئەو پووکەی بۆ داهێنێت. لە هەر بە ساڵات کوێ کە تووشی دابەزینی پووک بێت ئەتوانرێت نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت یاخود ئێوە ڕەچاوی نەخۆشیە درشخانەکانی ئەو نەخۆشاکات. بەڵێ کە بابەتەکە بچێتە نەشتەرگەریەوە تەبعاً ئێمە بۆ هەموو نەشتەرگەریەکی لەش ئەبێ یەکسەر ئەو نەخۆشە چەند فەحسەکەیە بیکات بۆ نمونە ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێ وەکو زەخت و شەکرە و ئەوانە ئێمە ئەبێ ئاگادار بین ئەگەر نەخۆشەکە زەخت و شەکری هەبێت و کۆنتڕۆڵ بەیە کێشەمانیە عیلاج وەرگێت بەردەوام و ڕێژەی شەکرە و زەختەکەی ڕێژێکی کۆنتڕۆڵ ئاوێت و کێشەی نەبێت ئەتوانی هەر نەشتەرگەرەکە یشێکمان بێ بۆی بکەین ئەتوانین بۆی بکەین بەڵام ئەگەر کۆنتڕۆڵ نەبوو ئەو کاتە ئەبێ کۆنتڕۆڵ بکرێتەوە ئەنجا ئەتوانین نەشتەرگەری بکەین. بێگومانەوە نەخۆشە ڕێنمایی تایبەت بە خۆشی وەرەگرێت بەپێی نەخۆشی جیاوازی کە نەخۆشە بوونی هەبێ. بەڵێ بەدڵنیایی. دکتۆر بینە سەر باس لە هەستیاری پووک. هەستیاری پووک چییە؟ هەستیاری پووک ئەوەیە بۆ نمونە ئەو نەخۆشە یعنی کاتێک ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆ هەوکردن بۆ نمونە زۆر جار لە کاتێک توش ئەبێت پاکردنەوەی دانی بۆ ئەکرێت لای پزیشکی دانەکە ئەگەڕێتەوە سێرەکی تۆزێک تا ماوەیەک بە سادی و بە گەرمی تووشی ئازار ئەبێت ئەویش لە چیەوە دێ دروستبوونی ئەو کلسە لەبەی نێوانی دان و پووکەکە وا ئەکات ئەو شوێن ئەو پووکە کە دانەکەی گرتووە ئەکرێتەوە ئەو مەسافەیە کە ئەو مەسافەیە کرایەوە وای کرد هەر شتێکی سارد و گەرم بگات بە ڕەگی دانەکە ئێمە ئەزانین عەسەبی ددان لە ڕەگی ددانەکەەوە ئاچێ بۆ ددانەکە کە ڕەگی ددانەکە ئیتر بەرکەوتە بوو بەشتی گەرم و سارد بەری کەوت ئەو پووکە کرابەوە ئەو کاتە ئەو نەخۆشە هەست بە هەموو ئازارێکەکە دانەکە لەوانەیە هیچ کێشەیەکی نەبێت کلۆر نەبێت بەڵام چونکە پووکەکە یا دابەزیەوە یا تووشی هەوکردن بووە تووشی هەستیاری ئازاری ئەبێ بەشتی گەرم و بەشتی سارد کاتە نەخۆشەکە تەنها هەست بە ئازارەکەات لەو کاتێککە خواردنەوە ئەخواتەوە یان بەدڵنیایەوە بەشتی سارد و گەرم تووشی وەکو بڵین جۆرە هەستیاریەک ئەبێت دەستەکە ئازارێکی ئەویش لەبەر ئەوەی ئەو شتە گەرم و ساردە بەر ڕەگەکە ئەکەوێت لەبەری پووکەکە لاواز بووە یا تووشی کرانەوە بووە ئەو کاتە ئەو شلەمەنیانە بەری ڕەگەکە ئەکەون و تووشی ئازار ئەبێت نەخۆش تەنها لە ڕێگەی هەوکردنی پووکە ئەو کەسە تووشی هەستیاری پووکە بێت خۆت هۆکارێکی تریش هەیە تەنها لە ڕێگەی ئەوەیە ئەویش بە پاکردنەوە لە پاکردنەوە لای پزیشکی ددانەک بە فڵچە چونکە ئامێرێکەیە نێوانی پووک و ددانەکە پاکەکاتەوە باشە تووشی خوێنبەربوون وشت ئەبێت لەو کاتەیە ئەویش ئەوەیە بەهۆی هەوکردنەکەەوە دوای ئەوەش ماوەفۆش و غەرغەری دەمودانی بۆ ئەنووسرێت ئەیتر دوای ماوەیەک چارەسەر ئەم پاکردنەوەی کە ئەمەژە پێکرد لە ڕێگەی ئامێرەکەەوە پێویستە هەموو بە ساڵۆچێک ئەنجامی بات مدەی چەندی بەسەرا بچێت دووبارە ئەنجامی باتەوە بەڵێ ئەو پاکردنەوەیە نەکەر بۆ بە ساڵاچەوە بۆ هەموو تەمەنێک ئەتوانی بیکەیت لە ساڵ لەکات دوو جار تۆ ئەوێت سەردانی دکتۆری دان بکەیت ینی ئەوە وەکو ستانداردی جیهانی وایە 6 مانگ جارێک تۆ گەر کێشەشت نەبێت دانت ئازاریشی نەبێت ئەگەر وەکو خۆش سێری پێی کلۆر بنوشتن نەبێتەوە بە 6 مانگ جارێکی سەردانی دکتۆری دانەکەت بکەیت بۆ ئەوەی سێری دانەکانت بکات و پاکردنەوەشت بۆ بکات. سەبارەت بە چارەسەرەکانی هەستیاری پووک چارەسەرەکانی ئەو هەستیاری پووک چێ جیاوازە لە دابەزێنی پووک یاخۆ چارەسەرێک و ڕێنمایەکانی هەستیاری پووک خۆی جیاوازە بینێتەوە. بەڵێ هەستیاری بوو چارەسەرەکی و کووتمان تەنها ئەوەیە پاکردنەوە ئەکەی لای دکتۆری دانەکەت دوای پاکردنەوەکە ڕێنمایی ئەوە لەگری کە چۆن بە شێوەیەکی تەندروست و ڕاست دانەکانت بشۆیت پەت بەکاربێنیت لەگەڵ غەرغەرەیەکی دەمودانت بۆ ئەنووسەرێک کە تایبەتە بە هەستیاری بووک باشە غەرغەرەکە نابێ بەردەوام بەکاری بێنیت ئێمە غەرغەرەکان دوو جۆرمان هەیە جۆرمان هەیە دوای ڕۆژانە بەکاری بێنیت جۆرێکیشمان هەیە
لە ماوەی 10 بۆ 14 ڕۆژ بۆ 2 هەفتە دوای پاکردنەوەکەی دکتۆری دانەکە ئەبێ بەکاریبێنیت لەوە زیاتر نابێ بەکاریبێنیت لەو ماوەیە تۆ هەوکردن و هەستیارەکەت نامێنێت دوای ئەوەش نابێ بەردەوامیت لەبەر ئەوەی ئەو جۆرە غەرغەرەی کە بۆ ئەو کێشەیە بەکارێت دانەکانت ڕەنگی دانەکانت ئەگۆڕێ ئەگەر بەردەوامی لەسێت تووشی زەربوونی ئەکات ئەم هەستیاریە ئەو نەخۆشە تووشی ئەبێت ئەو غەرارەی کە ئەمەژە پێ کردو جۆرە بەپێی نەخۆشەکە جیاواز ئەبینێت یاخۆت سێری دەموندانی ئەو کەسە و پووکەکەی ئەکەن و بڕیاری لەسەریان جۆرەکە ئەوەیە جۆریان ئەوەیە بۆ هەستیاری پووک وەرئەگیرێت ئەگەر نەخۆشەکە هەستیاری پووکی هەبێ ئەو جۆرە غەرغەرەیە مەوادی زڵی ئیلتیهابات و شتیتیایە بۆ ئەوەی ئەو هەوکردنی دابەزێت ئەوە بۆ ماوەی 2 هەفتە ئەمە بەکاری بێنە نابێت زیاتر بەردەوام بێ لەسەری بەڵام جۆری دووەم ئەوەیە کە بەکارێت بۆ ئەو نەخۆشانەی کە بۆنی دەمیان هەیە کێشەی بۆنی دەمیان هەیە یا وەکو غەرغەرەیەکی ناودەم کە ئەنتی بەکتریاڵە بەکتریا ئەکوژێت و ناودەم پاکەکاتەوە ئەو ڕۆژانە ئەتوانی بەکاری بێنێت لامە بە ساڵێک وەکو یەک بەکاردێت بەڵێ سەبارەت بە لاوازبوونی پووک بەڵێ لاوازبوونی پووک چییە ئەمە چ بە ساڵەچێک تووشی ئەم لاوازبوونە ئاچێ هۆکارەکانی چی؟ لاوازبوونی پووک زیاتر پەیوەندی بۆ هەیە بە نەخۆشەکان نەخۆشە درێژخایەنەکان یا وەکو باسمان کرد ئەگەر نەخۆشەکە دەمودانی نەشات و ئاگەی لە تەندروستی دەمودانی نەبێت تووشی لاوازبوونی پووک ئەبێت ئەویش تاکە کێشەکە باسمان کرد ئەوەیە کە پووکی دا ئەبەزێت دانەکانی تووشی لەقبوون ئەبێت ئیتر لاوازبوونی پووک هەر ئەو شتانێ ئەگەر ئەبێتەوە بەردەوام دانەکانت بشۆیت بەردەوام سەردانی دکتۆری دانکی چەنێت تۆ تەمەنە زیاتر گەورە بێت ئەبێ زۆرتر تۆ ئاگاداری دەموددانەبیت چونکە تۆ زیاتر ئەبینی نەخۆشی درێژخایەنەکان لە تەمەنە بە ساڵە چوانەکان ڕوو دەدات ئەبێت تۆ لەو کاتەیە ئاگاداری دەموددانەبیت سەردانی دکتۆری دان بکەیت بۆ ئەوەی تۆ نەخۆش بۆ منە تۆ نەخۆشی زەختت هەیە چەند دەرمانێکەیە لە کاتی نەخۆشی زەختاوەرە گیرە تووشی وشکبوونی دەمی ئەکات لەگەڵ ئەوەیە تووشی ئەوەیە کات پووکەکانی تووشی ئەوکردن ئەبێت سیرەکەین ئەو نەخۆشانی کە زەختیان هەیە کاتێکە بۆ مدانی ئەشوات تووشی خوێنبەربوون ئەبێ خوێنەکە ناوەستێت کاتی پێویستە لەبەرەوەی ئەو نەخۆشە زەختی هەیە زەختی زۆر بەرزە تووشی ئەوە ئەبێت خوێنەکە بەردەوام ئەبێت و ناوەستێت ئەو کێشانە تووشی کێشەی پووک دەکات ئەبێ دایمەن ئاگادار بێت نەخۆش خواردن و خواردنەوەیکی دیاریکراو هەیە کە کاریگەری لەسەر لاوازبوونی پووک یاخۆ بەشێکی گشتی نەخۆشیە پووکەکان هەبێت خۆی ئەزانیی هەموو خواردنێک یا هەموو خواردنەوەیەک ئاساییە بخورێت بەڵام دوای ئەوە تۆ ئەبێ دانت بشویت و دانەکانت پاکیتەوە هەنی هیچ خواردنەوەیەک نییە بڵین ئەمە کێشە دروستەکان بنم لە تۆ ئەگەر چا بخۆی قاوە زۆر بخۆی یا شەربەت بخۆی هەر شتێک بخۆیت ئەگەر تۆ دانت بشوی دوای ئەوە تووشی هیچ کێشەیەک ناوی بەڵام کێشەکە لەوەیە ئەگەر تۆ هەر شتێک بخۆی دوای ئەوە دانت نەشوی نەشوشتنی دان بەکارنهێنانی پەت ئەوە تووشی کێشە دەکات کاتە دروستە چەند جار لە ڕۆژێکدا دان بشوات 2 بۆ 3 جار 2 بۆ 3 جار 2 بۆ 3 جار ئەبێ دانت بشویت هەویری دان لێرەدا چ دەورێک ئەبینێت ئایا بەپێی ئەو نەخۆشی پووکەی کە ئەم نەخۆشە هەیەی هەویری دانەکەی تایبەتە یاخۆ تا هەویری دانێک بێ ئەتوانێ بەکاری بێنە بەڵێ ئێستا جۆری هەویری دانەکان زۆر ینی جۆرمان هەیە بۆ سپیکردنەوە بەکارێت جۆرمان هەیە بۆ هەوکردنی پووک بەکارێت بۆیە ئێمە ئەو نەخۆشانەی کە ئەو کێشەیان هەیە وەکو وتمان چۆن غەرغەرەیەکی بۆ ئەنووسین بۆ زڵی ئیلتیهابات بەکارێت ئەنتی ئینفلاماتۆری ئاکشنی هەیە وای پێ ئەوترێت لەگەڵ ئەوەشە هەویرێکی بۆ ئەنووسێ هەمان ئیشی بۆ ئەکات ئەمان بۆ کێشەکانی هەوکردنی پووک بەکارێت بۆ هەستیاری بەکارێت لەگەڵ ئەوەی ئەو هەویری بۆ ئەنووسیت بەڵێ تا چەند دروستە لە ڕووی پزیشکیەوە بۆ نمونە کەسێک کە تەمەنی لاڵکشاندایە هەویری دانێک پزیشک بۆی نووسی بێت ئەیا بە کەسێکی تری ئەمیش هەمان ئەڵەمیش هەمان کێشەی تۆم هەیە بێن ئەم هەویری دانە بەکارم ئەمە دروستە یاخود ئەبێت ئیلا لە ڕێگەی پزیشک و ڕێنمایەکانی پزیشکۆ بێت وەکو هەویری دان کێشەیەکی وای نییە کە بۆ نمونە یعنی هیچ هەویرێکی دان نییە کە ئەوە بێت بۆ نەخۆشێک خەتەر بێ بەکاری بێنێت تایبەتکرابێ نا هیچ کێشەیەکی وانە بۆ منە تۆ ئەتوانێت لە ڕۆژێکا 2 جار دان بشۆی هەر جارەوە بە هەویرێک دان بشۆی جارێک بە سپیکردنەوە دانت بشۆی جارێکیش بە هەویری هەستیاری و هەوکردنی پووک دانت بشۆی یا جۆرە هەویرێکەیە بۆ منە هەموو ئیشەکانەکە لە یەک کاتە هەم مەوادی هەوکردنی تایە هەم مەوادی سپیکردنەوەشی تایە بەڵێ ئەوە گرفت بۆ نەخۆشە دروست ناکات لە ڕۆژێکدا بۆ منە 3 جۆر هەویری جیاواز بەکاربێنێ بۆ دانی هیچ گرفتێک دروست ناکات کەواتە نەخۆشیە پووکەکان بۆ ماوەی دادەندرێت لەو کەسەدا واتە دەوترێت ئەم کەسە پووکی لاوازەیە خۆت دابەزیوە پێ بوترێت نەخۆشیێکی بۆ ماوەیە بەڵێ خۆی بۆ ماوەی کاریگەری لەسەر هەموو شتێکی لە جەستەیە کلۆربوونی ددان نەخۆشەکانی پووک بەڵێ لەسەر هەمووی کێشەی هەیە بۆ ماوەی ئەوە لە پێش هەموو شتێکەوە ینی هۆکاری هەموو نەخۆشیەک خاڵی یەکەم بۆ ماوەی دوای ئەچیتی سەر خاڵەکانی تر
لەگەڵ ئەوە شاتۆ ئەگەر ئەو نەخۆشی درێژخایانی هەبێت وەکو بۆ ماوەیی بێت بۆ منە هەنە خێزانە بینیت کێشەی زەختیان هەیە هەمویان کێشەی شەکریان هەیە ئەوەش کاریگەری ئەکاتە سەر ئەو کێشان. نەخۆشە پووکەکان لە خانماندا زیاترە یاخود لە پیاوان ئەو کارەکەشی بۆ چێگەڕێتەوە؟ بەڵێ خۆی چەند ریسەرچێک و بەحسێکەیە کە کرابێت بۆ من لە خانمان کێشەکانی دەموردان زیاترە وەک لە پیاوان ئەویش ئەگەڕێتەوە بۆ کێشەی گۆڕانی هۆرمۆن و ئەو شتانە بەتایبەتی کە لە تەمەنێکی گەورەیە ڕوئات خانمان لە تەمەنێکی گەورەیە کێشەی هۆرمۆناتوش زۆر ڕوئیا لە جستیان ئەوەش تاکە هۆ کارەکە بگەڕێتەوە بۆ ئەوی لە خانمانە زیاتر ئەو کێشانە ڕوات. ئەی لە ڕووی چارەسەرەکانی نەخۆشی پووکەکان پیاوان یاخود خانمان زیاتر بە ئاسانی چارەسەرەکرێنیان جیاوازیان نییە؟ ئەوە وەکو جیاوازی نییە گەڕێتەوە بۆ کەسەکە خۆی کە شەنە گرنگی ئەیات بۆ منە دکتۆرەکە کە کاتێدانەکانی بۆ پاکەکاتەوە پێی ئەڵێتۆ ئەم سێشتە بکە دانت بشۆپەت بەکاربێنە غەرغەرە بەکاربێنە بەم شێوازە بیکە هەرسێکی کامیان زیاتر پابند بن بە ڕێنمایەکانی دکتۆرەکەەوە بە شێوازێکی ڕاست و دروست ئەو قسانی دکتۆرەکە و تێتی جێبەجێ بکەن زووتر چاکەێتەوە. دکتۆر باسمان بەڵێ وەکو ئەوەی کە بڵێن پیاو بێت یا ئافرەت بێت جیاوازی. باسمان لە نەخۆشی پووکەکان کرد و چارەسەرەکانیان کرد بێمە سەر چاندنەوەی ددان. چاندنەوەی ددان چی و چۆن ئەنجام دەدرێت؟ بەڵێ چاندنەوەی ددان ئەگەر باسی بکەین باشترین چارەسەرە بۆ تاویزکردنی دانەیە کە نەمابێت ئێمە گردانێک لە دەمی نەخۆشەکەیان نەمابێت چەند ڕێگەیەکمان هەیە بۆ ئەوی چارەسەری بکەین. باشترین ڕێگە بۆ ئەوەی دانێک تاویز بکرێتەوە دەمی نەخۆشەکەیان چاندنی ددانە. دوای ئەوە ئەتوانین جسری ددانی بۆ دروست بکەین ئەوەیە کە دانێک دوو دانی ئەمسەر و ئەوسەری بچووک ئەکرێتەوە وەکو جسرێک دروست ئەکرێت دائەنرێت لەگەڵ ئەوەش ئەتوانین تاقمی جوڵایی بۆ بکەین. بەڵام ئێمە باس لە چاندنی دان بکەین کە ئەوە باشترین چارەسەرە ئێستا ئەکرێت بۆ تاویزکردنی دانێک کە نەمابێت. چاندنی دان ئەوەیە بە چەند مەرحەلەیەک ئەکرێت ئێستا جۆری زۆرە جۆرێکی هەیە ئەتوانین هەر لە هەمان ڕۆژە هەموو ئیشەکانی بۆ تەواو بکرێت جۆرێکی هەیە بە چەند جەلسەیەک ئەکرێت ئەوەیە پووکی نەخۆشەکە ئەکرێتەوە بە دوو مەرحەلە ئەکرێت مەرحەلەیەکیان ئەوەیە چاندنەکە لە دوو بەش پێکاتەوە بەشێکی ئەوەیە ئەکرێتە ناو ئێسکی نەخۆشەکەەوە بەشی تریش ئەوەیە دانەکەیە کە ئەخرێتە سەر ئەو بڕغۆی خراوەتە ناو ئێسکەکە. باس لەوە کرد ئەگەری هەیە لەو ڕۆژە بۆی ئەنجام درێت و تاوا بێت هەنێکیشان بەجەساتە ئەوی لە هەمان لەو ڕۆژە بۆی ئەنجام درێت و کارەکانی تاوا دەبێت ئەتوانێت یەکسەر لەو کاتای خواردن و خواردنەوەی خۆی بخوات و ئازاری نابێ؟ ناتوانێت خواردن و خواردنەوەکری ڕێنمایی پێ ئەدرێ بۆ ماوەیە کە ئەم نەخۆشە بێت چی بخوات خۆی لە چی بە دوور بگرێت شتی ڕق نەخوات هەنێ بێ ئاگاداری ئەو لایە بێت کە چاندنی دانەکی بۆ کراوە هەموو جۆرە خواردنێک بۆ لایە نەخوات سەرەتا ماوەی سەرەتای ئەبێ زیاتر شتیش لەمەنی بخوات جوینی بە قۆت نەکات هێز بەکار نەهێنێت تا لەژێر چاودێری دکتۆرەکە ئەبێت ئەویش لە ڕێگەی ئەشی ئەو شتانەوە کە ئەبێنرێ تاوا بە مەزبوطی دانرا و کێشەکانی چارەسەر ئەتوانێت دیتر بەکاری بێنێت و چارەسەرێکی هەتایە هیچ کێشەیە چارەسەرێکی هەتایە کاتی نییە. باشە ئەوەی کە ئاماژە پێکرد بەپێی جەلسە ئەنجامی ئەدات ئەوش بە هەمان شتا ڕێنمایی تایبەتی خۆی هێتا جەلسەکانی تاوا ئەبێت؟ بەڵێ ئەویش هەمان ڕێنمایی هەمانین هەیە بەس جۆرەکانی جیاوازە ئەویش ئەگەڕێتەوە سەر نەخۆشەکە ئەگەر نەخۆشەکە هیچ کێشەیەکی نەبێ هیچ نەخۆشیێکی نەبێ ئێسکی نەخۆشەکە باش بێت توانای ئەوەی هەبێت کە ئەمە تۆ بێ جەلسە بکەیت توانی بکەیت ئەگەر ئەوە نەبێ ئەبێ بچەند جەلسەیەک بکەیت. بەڵێ لەگەڵ ئەوەدا لە بابەتی نەخۆشە درێژخانەکان و شەکرە بێت یاخود نەخۆشەکانی تر بێ دان ناکێشرێت ئەمە تا چەند دروستە؟ کێشانی ددان بەڵێ پەیوەندی بە نەخۆشەکانی شەکرە و زەختەوە هەیە ئێمە وەکو ئەزانین هەر نەخۆشەکەگەر نەخۆشی شەکری هەبێت و شەکرەکی کۆنتترۆل نەبێت و عیلاج جۆر نەگرێت برین لە جستەیە درەنگ چاک ئەبێتەوە جاری وایە هەر چاکیش نابێتەوە بۆیە ئێمە کە دانێک هەڵە کێشیتەوە ئەو شوێنە برین دروستە بێتیایە ئەو برینە پێویست بۆ ئەکات خوێنی تیابێت و ئەو خوێنەوە ئەکات ئەو برینە چاک بێتەوە باشە ئێمە گەرە نەخۆشە شەکری هەبێت ئەو برین چاک نابێتەوە ئیتر ئەو شوێنە هەر کراوە ئەبێت تووشی هەوکردنە بە تووشی ئازارێکی زۆری ئاکات. کاتە چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی تەنها ئەوەیە شەکرەکەی کۆنتترۆل بکات عیلاج وەرگێت سەردانی دکتۆری هەنایی بکات عیلاجی شەکری بۆ بنووسێت و شەکرەکەی کۆنتترۆل بکرێت ئەنج ئەتوانین کێشانی دانی بۆ بکەین یا هەر کێشەیەکی تر. سەبارەت بە چاندنەوەی دان لە هەموو بە ساڵەچێکە ئەنجامەدرێت؟ بەڵێ لە هەموو بە ساڵەچێکە ئەنجامەدرێت بەڵام کووتم ئەبێت ئاگاداری ئەو بین نەخۆشەکە نەخۆشی درێژخایانی نەبێت. بەڵێ ئەی سەبارەت بە نەخۆشی ناودەم نەخۆشی ناودەمبوونی هەیە کە بەشێکیان باز لەوە دەکەن لە لای پێشی دەمیانەوە دڵقیسپی یاخود لیرەی تایە ئەمانە پەیوەندی بە ناو دەم و ددانەوە هەیە یاخود ئەمە جیاوازە لەوە؟ ئەو کێشانە لە هەموو تەمەنێکا ڕوئەت یعنی جارەوایە نەخۆشەکە گەنجیشە تووشی ئەو کێشانە ئەبێت زیاتر
هۆکارەکانی ئەوەیە بوون نەخۆشەکە تووشی سترێس و قەلەقی و ئەو شتانە ببێت یا وەکو هەر هەندێک نەخۆش هەیە هەر ماوەی جارێک تووشی ئەو بڵخانە ئەبێت چارەسەرەکەشی ئەوەیە تەنها جۆرە کرێمێکەیە بەکارێت لەگەڵ چەند عیلاجەکە بۆ ئەوەی ئەو بڵخۆشتانە نەمێنێ بەڵام وەکو تەمەن لە هەموو تەمەنێکە ئەو شتانە ڕوئەت بەڵێ گەر بێت و نەخۆشێک چاندنەوەی دانی بۆ ئەنجام نەدرێت بەدیلی چاندنەوەی دان هەیە بەدیلی چانەوەی دان و کوتم تەنها ئەوەیە جسری بۆ دروست بکرێت ئەگەر بۆشایەکە زۆر نەبێت دانەکانی تی ئەوانەی تەنیشتی شوێنێکی کە نەماوە باش بن بەهێز بن توانای ئەویان هەبێت ئەو جسرە لە خۆ بگرێت توانین جسری بۆ دروست بکەیت یا ئەگەر بۆشایەکە زۆر بوو نەمانتوانی جسری بۆ دروست بکەین ئەو ئەبێت تاخمی جوڵایی بۆ بکەیت ئەو تاقمی جوڵاوە چۆناییە واتە کەسەکە تەنها لەو کاتی پێویستی تاقمەکە دانێت یاخود چۆنە بەڵێ تاخمی جوڵاوەکە بەردەوام لە دەمی نەخۆشەکە بێت باشە تەنها شەوان لای ئەبات باشە شەوان لای ئەبات ئەخرێتە ناو لیکویدێکی سەحیەوە کە ئەنتی بەکتریال و ئەو شتانەیە بەکتریا ئەکوژێت پاکێکاتەوە ئەی شوات وەکو دانەکانی و ئەی خاتە ئەوە وەکو تاقیمی ئەکات سبەی بۆ ڕۆژی دواتر لە دەمی ئەکاتەوە ئاسایی وەکو دانەکانی لەو کاتەدەگرفت بۆ دانی خۆی دروست ناکات بۆ نەم بە ڕۆژێکی تەواوەتی تاقمێکی لە دانە بێت تەنها لە شەواندا لای بەرێ یان ئەمەش ڕێنمایی خۆی هەیە ئێمە سەرەتا کە بۆی دروستەکەین سەرەتا بۆ 24 سعات بۆ ماوەیەکی درێژ ئەبێ ئەو نەخۆشە لە دەمی بێت تاخمەکە بۆ ئەوەی پووک و ئێسکی نەخۆشەکە لەگەڵ دانەکانی تەنیشتی ڕابێت لەگەڵ ئەو تاخمە تازەیە چونکە ئەمە شتێکی تازەیە لە دەمی نەخۆشەکە پێویست بکاتەکە تا ڕایەت لەگەڵی دوای ئەوە تەنها بەس بە ڕۆژ بە شەو لای ئەبات بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر توانە بەکرد پزیشکی نەشتەرگەری لەدان سپاس بۆ ئامادەبوون سپاس زانێرەکان